إما لقطافان شهيد عبد الخالق من بولي حفتي بنارتي دوما إيمان إنجليزي ما نخون تازة ما مستعدش من لغتي أيش خو بخشة ليش وأنا كدانا كتينتها الإنجليزي لبر تونك كم ما مستعمل نبوه والله تخت كان كون مناو بولو أنا كدرس عنده أنا صوب كانش كم صوب كانش النينا مسار والله گرفتی زۆر هەیە لە هەموو ڕۆکانەوە هەتا ئێستا بینایی قوتابخانە و خوێندنگاکانمان ناتەواون لە ڕووی دابینکردنی مامۆستاوە کێشە و گرفتمان هەیە لە ڕووی ململانەی حیزبی هەر زۆرە یعنی هەندێک شتی حەز ناکەم لەسەر ڕاگەاندنەکان باسی بکەم یعنی فەزاعەتی زۆر گەورەمان هەیە تەداخولات هەیە کێشەمان هەیە مامۆستا لێرکوانە ڕێز لێگیراو نیە پرۆسەی پەروەردە بە سستی ئەڕواتن ینی کۆمەڵی گرفتی زۆرمان هەیە کەم و کورتی لە هەموو قوتابخانەکان و خوێندنگاکانیشدا هەیە عنی وەکو پێم وتی ناتوانم عنی هەندێک نمونەت بە باسکەم بەڵام هەتا ئێستا ململانەی ئەو دوو دەسەڵاتە هەیە بەتایبەت لایەنێکی دیاریکراو کە زۆر تەداخولەکان نمونە مامۆستا هەیە کێشەی بۆ دروستەکان نمونە لە پرۆسەی خوێندن کێشە دروست ئەکرێتن نمونە یعنی هەوڵە درێ دەسەڵاتێک یعنی خۆی بەسەدا بسەپێنیت و پرۆسەکە لەژێر دەسەڵاتی ئەودا بڕواتن وەکو حیزب گرفتی پەروەردەی لە دەڤەرەکەمان لەبەرەوەی ئێمە دەڤەرێکین لە سنوورێکین لە نێوان دوو زۆندا دوو باری سیاسی دوو وەزعی سیاسیدا کێشەکانمان زیاترن لە کێشەی ناوچەکانی تر لەبەر لە ڕووی ئیداریۆ سەر بە دەسەڵاتێکین لە ڕووی سیاسیشەوە سەر بە دەسەڵاتێکی ترین کێشەکان لێرە قوڵترن زیاترن لە ناوچەکانی تر کێشەی پەروەردەی دابینەکردنی مامۆستا بەداخۆ من بەڕێوەبەری قوتابخانەم ئەو دوو ڕۆژە ناوی مامۆستا دەرچووە لە قوتابخانەکانمەوە بێ دەرس بڵێتەوە دوومانیشی ڕێکشە قوتابخانە کراوەتەوە بەدوا داچوونیشمان کردیە ناویشمان بردیە بۆ پەروەردە پژیری مامۆستاشمان کردووە کە دابدرێ بەڵام بەداخەوە ناوەکان زۆر درەنگ هاتنەوە ئەوە یەکێکە لە گرفتە سەرچەکانی کە قوتابی و دواکەوی لە خوێندن و لەو مەنهەجەی گرفتی دووەم دابینەکردنی پێداویستەکانی خوێندنە ئەنجا بگرە لە تەختە و لە سۆبا و لە ئەو ساڵ بۆمان دابین کراوە ناڵم هیچ نەکراوە بەڵام لەوانەیە لە ئاست پێویستی قوتابخانەکەدا نەبی لەوانەیە من دەپۆلم هێشش سێ سۆبم بۆ دابین کرابی بە هەمان شێوە کەلوپەلی قوتابخانە زۆرن پێداویستەکانی پەروەردە و فێرکردن زۆرن هۆکارەکانی فێرکردن زۆرن لەوانەیە وەکو پێویست هۆکارەکانی فێرکردن کە بتوانین تا بە شێوەیەکی باش و تەندروست دەرس بە تەڵبەکان بڵێنەوە نەکرێت لەبەرەوەی تۆ پێویست بە قاعەیە تۆ پێویست بە داتاشۆیە تۆ پێویست بە کاتی زیاترە بۆ ئەوی خوێندکارەکان باشتر فێر بکرێن باشتر منهەجیان ئەو منهەجەی کە دانراوە باشتر بتوانین پەیامە پەروەردەی و فێرکردنەکەی خۆمان بگەیەنین پەروەردە سلکێکی ڕئیسی پێشکەوتنی هەموو وڵاتانە بەڵام بەداخەوە لە کوردستان بەو شێوەیە گرنگی پێ نەدراوە ئەبینین قوتابیان ئاسی زانستیان زۆر دابەزیوە کە سلکی پەروەردە و فێرکردن پەچی کەوت وڵات هەمووی پەلچێکەوێ